بەهاندان بۆ واسیێنان لە خێر کەسانێک هەیە بەداخەوە خەڵکی هان دەدا خوێندکارێک لە کۆلێژێک وەرگیراوە زۆر بەدڵیەتی ئەچێتە بن کڵێشەیەوە ئەڵێ ئەم بەشە بە کەڵک نایە ئەمە دواڕۆژی خێر نییە ئەمە تەعیناتی نییە خەڵک هەیە بڕوان پێ بکەن خۆی فەشەلی هێناوە لە خوێندندا بە تەلەبەی زانکۆی هاوڕێی وتووە با نەخوێنین تۆ واز لە خوێندن بێنە با بڕین بۆ خۆمان لەلایەک ببین بە چەکدار و معاشێکی مۆڵ وەرگین و 2 ڕۆژ دەوام دەکەی 28 ڕۆژ لە ماڵەوەی فڵان کەس چەکدارە و بە ئەندازەی 2 مامۆستای زانکۆ پارە وەردەگرێ چاولێ دەرگای شەڕی کردەوە دەرگای خێری داخست ژن و مێردێک زۆر شاد و شکرن بەیەکەوە بە خانوەکەیان شکرن بە کرێچێتیەکەیان شکرن لە ئامێزی یەکترا زۆر ئیسراحەتەن بە ئۆتۆمبیلە خراپەکەیان ئەگە باید چەند وەرەقەیەکی کەمە بە ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرزی ناگۆڕنەوە ژیانیان بەو کەلوپەلە سادەی ناو ماڵەکەیان بە هەشتۆلکەیەکە دڵیان ئاسوودەیە بەڵام بەداخەوە ئەم دەچێتە نێوانیانەوە جا هەیە ژنێکە هەیە پیاوێکە ئەڵێ تخواوە ماڵ و حاڵە تۆ هەتا تخواوە هاوسەرە تۆ هەتا چەند ساڵە هەر کرێچین مرۆڤیش دڵی گەردەگرێ بەڕێزان وەکو تۆپەڵە قوڕێک وایە کە بە دیوارێکت دادا ئەگەر نەشیگرێ پێوەی نەنووسێ ئاکە تۆپەڵە قوڕەکە دێتەوە خوارەوە سەیرەکەی شوێنەواری بەجێهێشتووە ئەم قسە خراپە جار بۆ جارهان کار لەو خێزانە دەکا وایان لێ دەکات چارە ڕەشیان دەکا زۆر کەس کە خێزانەکان ژن و مێرد لێک جیابوونەوە قسەی فڵان کەس بوو جایان ئەندامێکی ناو خێزانەکەی خوشک و برایەکە یان جاریەوە دایک و باوکە هانی کوڕەکەی دەدا کە خێزانەکەی تەلاقدا یان دایک و باوکی کچەکەیە کە هانی کچەکەی دەدا شکر و سابیر نەبێ بەشی خواکە مێردەکەی ئەوەندەی هەیە کە نەدینی عیبی هەیە نە ئەخلاقی عیبی هەیە نەژینی عیبی هەیە بەڵام بەس عیبی گیرفان بەتاڵیە بەس عیبی ئەوەیە وەکو خەڵک خاوەنی کۆشکێک نییە بە حرامی ئەم دایک و باوکە هانی کچەکەیان دەدەن جیای دەکەنەوە خوشک هەبوو خوشکەکەی خۆی بە تەلاقدان داوە بەداخەوە چاولێ بەهاندان تۆ وەیلت بۆ خۆت مسۆگەر کرد دڵنیا بە ماڵی خەڵکت تێکداوە ماڵی خۆشت تێک دەچێت دڵنیا بە هانی خەڵکت دا و خەڵکت فریودا هەر لەم دنیادا کەسێکیش دێتەوە ڕێگای تۆ فریوت دەدا و لە ڕێگای ڕاستلا دەدا و ژیانت بەدبەخت دەکا ئەم دنیای وەکو ئەشکەوتێک وایە چ دەنگێکی پێشکەشکەی هەمان دەنگت دەداتەوە کەسانێکن دڵخۆشن بە داخستنی دەرگای خێر هیچی نەوتووە هیچ ماڵێکی سەرف نەکردووە هانی کەسیشی نەداوە بەس لە ماڵی خۆیان کە دەبیستێ فڵان ژن و مێردە لە یەک جیابوونەوە خۆشیەک بەدڵیا دێ فڵان مامۆستای حەقبێژ لەسەر خۆی نا بەخوا لەسەر مافی ئەو میلەتە مەزلومە قسەی کرد و لە وتارخوێنی لایان بەرد ئەم ئاهێک بەدڵیا دەدەڵە لە خوا بەزیاد بێ بەخوا باشیان لابرد پێی خۆشە فڵان کەسی بازرگانی خێرەوماند کە دەستی خێری هەبوو تووشی زەرەر بوو سەرمایەکەی لەدەستدا ئەم لە ماڵەوە خۆشحاڵە پێی بەبێ ئەوەی هیچت کردبێ وەیلون لە واللهی دڵنیا بەخوا لە دنیادان دڵ ناڕەحەتت دەکا هەر وەختێک بەداخستنی دەرگایەکی خێر و کردنەوەی دەرگایەکی شەڕ خۆشی بە دڵتا هات بەبێ ئەوەی هیچ کارێکت کردبێ تۆ وەیلون لە دڵنیا بە وەیلت بۆ هەیە دڵنیا بە بەدبەخت دەبی دڵنیا بە عەزیزم هەر لە دنیادا دڵ ناڕەحەت دەبی دڵنیا بە وەیلی قیامەتی شت بۆ هەیە قیامەتی خۆت وێران کردووە بۆیە پرۆگرامی کلیل لە ئەڵلقەی یەکەما پێمان دەڵێ خۆت یەکلاییکەوە کاروانچی کاروانێک بە کە ئەندامانی ئەو کاروانە کلیلی کردنەوەی دەرگای خێرن قفڵی دەرگای شەڕن خۆت بپارێزە لە یەکەم ئەڵلقەی پرۆگرامی کلیلەوە جەنابەت هەر ئێستا ئەگەر ئەم کارانەی داخستنی خێرت هەبووە ئەگە بەدڵیش بوو بێت تەوبەیەکی نەسوحی لە بینی خۆت و پەروەردگارا بکە بڕیار بدە بە زمانی تۆ بە قسەی تۆ بە هاندانی تۆ بە ماڵ و سەرۆت و سامانی تۆ هیچ دەرگایەکی خێر دانەخرێ و هیچ دەرگایەکی شەڕیش نەکرێتەوە